ساڵی میلادی باسی خانەوادەیەکی ئیماندارە. ساڵی میلادی لەدایکبوونی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پێش مەریەم و پێش عیسا لە ماڵی عیمرانەوە دەست پێ دەکا. ژن و پیاوێک هەبوون، کابرا ناوی عیمران بووە، خێزانەکەشی لەگەڵیا چەندین ساڵ منداڵیان نەبوو. هەندێک لە مێژونووسان دەڵێن 20 دانە ساڵ ئەوان ژن و مێرد بوون و منداڵیان نەدەبوو. بۆ ساتێکیش مەویز نەبوون لە ڕەحمەتی خوا. بە تایبەتی ئافرەتەکە خێزانی عیمران بۆ لە قورئانە بەڕێزان ناوی ئافرەتەکە نەهاتووە، دەڵێ ئیمڕەئەت عیمران. یعنی ئەگەر عیمران گەورەیە چێ گەورەی کرد؟ ئەو ژنە گەورەی کرد. لە پشتی پیاوێکەوە ژنێکی گەورە هەیە. هەر ماڵێک گەورە بن ئافرەتی ئەو ماڵە زۆر سەنگین و دیندار و بەڕێز و گەورەیە. بۆیە پیاوەکەشی خاوەن حورمەتە، بۆیە منداڵەکانیشی خاوەن ڕێز دەردەچن. 20 دانە ساڵ زیاترە یان کەمترە، وەکو مێژونووسان دەڵێن منداڵیان نەبووە. لە ڕەحمی خوا ناومێد نییە و ئەم ژن و پیاوە بەردەوام لە خوا دەپاڕێنەوە. ئافرەتەکە کاتێک کەوا هەز دەکا حەملی هەیە زۆر دڵخۆشە کە دەبێتە دایک. باوکەکە زۆر دڵخۆشە کە جارێک مناڵێک پێ دەڵێ باوکە. بەڵام دڵخۆشی ئەمان وەکو خەڵکی ئاسایی نییە. خەڵکێک هەیە کە منداڵی نییە خەفەتی ئەوەی هەیە دەڵێ ئەگەم مردم چێ میراتەکەم بەرێ بۆ برازە و خوشکەزاکانم بێ، کەس نەبێت لە دوای خۆم ئەم سەرۆت و سامانە بەدەستەوە بگرێ. خەڵکێک هەیە کە خەفەتی نەبوونی مناڵیەتی دەڵێ کە پیر بووم و پەککەوتە بووم چێ خەمم لێ بخوا و لە باوەشی چێدا بووم و لە نەخۆشیە چێ لام بێ. خەڵکێک هەیە دەڵێ ئەگەر خۆم کار و کەسابەتم پێ نەکرا منداڵەکانم وەرجێڕکەیەک بوون و بەدەستمەوە بن. بەڵام ئەم ژن و مێردەوانین ئامانجی گەورەتریان هەیە. بۆیە خێزانەکە خێزانی عیمران کە دەکاتە دایکی مەریەم کاتێ هەز دەکا حامیلەیە و مناڵ بەسکی کەوتووە، یەکسەر نێتی خاوێن دێنێ و دەڵێ ڕەبی ئینی نەذەرت لەکە ما فی بەطنی محەڕەڕا. یا ڕەبی خوایەوە نەزرم کرد لەسەر خۆم ئەوەی کەوا لە سکمایە ئەو منداڵی کە لە سکمایە. ئەو کاتە نە سۆنەر هەبووە نەکەس زانوێتی مناڵ کوڕە کچە چێتی. خوایە ئەوەی لە ناو سکمایە ئەو مناڵی کە بە ئێمەت بەخشیوە و نەزرم کرد بەخشیم بە تۆ ئازادم کرد لەسەر وشەی محەڕەڕەم بوەستن. خوایە ئازادم کرد ئەو منداڵە. ئازادم کرد لە چی؟ خوایە نێتی ئەوەم بەم منداڵە نییە لە دنیادا ئیشێکم بۆ بکە، پارەیەکم بۆ پەیداکە. خوایە بەخشیم بە تۆ بە دینەکەی تۆ. یا ڕەبی خوایە ئەو مناڵە بکەی بە خزمەتکاری دینەکەی خۆت، بیکەی بە خزمەتکاری معبەدی خۆت بەیت المقدس و مزگەوت و ماڵی خوا. یا ڕەبی خوایە ئەو مناڵە من هیچم لێی ناوێ، هیچ تموحێکی دنیایم تێدا نییە. سبحان الله محەڕەڕە، خوایە ئازادم کرد.